بەڵێ لەم کاتەدا کە دوو هێزی زۆر بەهێز هەردووکیان هەم ئۆپۆزیسیۆن و هەم دەسەڵات کە ڕوبەڕوو یەکتر ڕاوەستاون و بانگەشەی هەڵبژاردنەکان زۆر توند بووە لە ئێستادا بۆ چوونی ڕۆژنامەنووسەکان گرنگە بزانم ئەم ململانەیە کە لەسەر دەسەڵات هەیە یاخود لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان هەیە بەکوێ دەگا. من ئەمڕۆ خانمە ڕۆژنامەنووسێکم لەگەڵا بە ناوی زوبەیدە سارە لەو دەپرسم بزانم ئەم بابەتە بەکوێ دەگات. بەخێر بیت زوبەیدە سارە سارچاوە هیوادارم تەرجوبەکە باش پێت بگا. سەرەتا با لەوە دەست پێ بکەم وەکو ڕۆژنامەنووسێک پێشتریش ئێوە چەند خولی هەڵبژاردنتان بینیوە لە تورکیا، بەڵام ئەم خولەی هەڵبژاردن هەموو کاتێوا باز دەکرێت کە زۆر جیاوازە، زۆر بەهێزە. یعنی ئەوەی ئەم هەڵبژاردنە لە هەڵبژاردنەکانی دیکە جیاواز دەکات چییە؟ لە ڕاستیدا وەکو ئێوە ژامەژتان پێکرد لە تورکیا 5 ساڵ جارێک هەڵبژاردنێک دەکرێت و چەندین هەڵبژاردنمان بەسەر بردووە و نزیکترینیش ساڵی 2018 بوو کە محەرەم ئینجەک خۆی کاندید کرد بوو. ئێمە بەو شێوەیە دەتوانین باسەوە بکەین کاتێک سەیری بانگەشەی محەرەم ئینجە دەکەین چەندین میتینگ و کۆبنەوەی جەماوەری زۆری ئەنجامدا بوو بۆ منیش وانەیەکی زۆر باش بوو چونکە زۆر قەرەباڵغ بوو و بە هەمان شێوە چەندین میتینگی زۆری ئەنجامدا و بۆمان ڕوون بۆەوە کە ناکرێت تەنیا سەیری گۆڕەپانەکان بکەین و بڕیار لەسەر سەرکەوتن و سەرنەکەوتنی لایەنەکان بدەین. کاتێک ئێمە وەکو ڕۆژنامەوانە ئۆپۆزیسیۆنەکان تەنانەت لە گۆڕەپانیەکانی خۆمان سیرمان دەکرد، بەڵام پێویست بوو بچینە هەموو شوێنێک و چاودێریەکانمان لە هەموو شوێنێکەوە بکەین. بۆیە حەزم کرد باسی ئەم چیرۆکە بکەم. کاتێک سەیری دەکەین لەوانەیە ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە قەرەباڵغێکی زۆر بکاتەوە، بەڵام ئەمەش ئاماژە بەوە نییە کە ئۆپۆزیسیۆن ناتوانێت سەر بکەوێت. خاڵی وەسەرخان لە تورکیا ئەم هەڵبژاردنەیە چونکە ئێستا تورکیا جەمسەرگەریەکی زۆری بەخۆوە بینیوە. کاتێک سەیری نەوەدەکان دەکەین بە تایبەتی پارێزگا کوردیەکان فشارێکی زۆر هەبوو لە نەوەدەکان و چەندین پێشەڵکردنی ماف هەبوو. کاتێک سەیری مێژووی نزیکی تورکیا دەکەین ئەمە مام بۆ ڕوون دەبێتەوە و بە هەمان شێوە دەسەڵاتدارەکانیش ئاماژەیان بەوە داوە دواتر لە نەوەدەکان و ئەو گوشارانەی کەوا لە نەوەدەکان بەسەر پارێزگا کوردیەکان دەکرا ئێستا بۆ سەرانسەری تورکیا فراوان بۆتەوە. تورکیا ئێستا بۆتە دوو بەرە. دەسەڵات خاوەن زمانێکی زەبری هەیە و لە بەرامبەر ئەمەشدا کلشتەرۆغڵو هەیە کە زیاتر خەڵکی لە خۆگرتووە و ئامێزی کردووەتەوە و داوای گەردن ئازایی لە خەڵک دەکات. بێگومان ئەمەش بۆ من زۆر گرنگە. تەنانەت ڕەخنەش هەبوو لەم بارەیەوە. دوای ئەم بانگەوازەی کلشتەرۆغڵو هەموو ئەو خەڵکانی کەوا ڕوبەڕووی زوڵم و ستەم ببوونەوە ئیرادەیەکی باش هاتە ئاراوە لەم بەرەوە. هەڵبژاردن دەکرێت لایەنێک دەیباتەوە لایەنەکەی دیکەشی وەک ئۆپۆزیسیۆن دەمێنێتەوە. بەڵام لێرە ئەوەی من بینیم لە تورکیا بۆ چوونەکەیە دەڵێن یان دەسەڵات دەیباتەوە ئۆپۆزیسیۆن نامینێ یان ئۆپۆزیسیۆن دەیباتەوە ئەو جا لایەنی دەسەڵات ناوێت بە ئۆپۆزیسیۆن نامینێ ینی لە ناوچوونی یەکجارەکی لایەنێکیانە. ئەمە چۆن دەبینیت؟ بڵێ لە بەرەی دەسەڵاتەوە ئەمە زۆر ئاماژەی پێدەدرێت. تەنانەت کلشتەرۆغڵو چەند ڕۆژی ڕابردوو گرتەیەکی بڵاوکردەوە ڕایگەیاند کە ئەمە جەنگ نییە و هەر کەسێک بەشداریش لە جەنگ بکات و ئەگەر جەنگ بێت کەس ناترسێت. ئەمە وەکو مان و نەمان هەندێک با بڵێن دەسەڵات زیاتر وەکو مان و نەمان هەڵسەنگاندنی بۆ دەکات و ئاماژە بە دروشمە میلیەکان دەکات و یاخود باس لەوە دەکات کە ئەمە کێشەی هەبوون و نەبوونەوە. بەڵام ئۆپۆزیسیۆن زمانێکی نەرمی هەیە لە بەرامبەر ئەم هەڵبژاردنەدا. تەنانەت ئێستا ئۆپۆزیسیۆن بووەتە هۆی داڕشتنەوەی سیاست لەلایەن دەسەڵاتەوە. بۆ نمونە هاوسەری ئیکرەم ئیمەمۆغڵو
دروشمی ئازادی بەکارهێنا بوو بەڵام بەرەی دەسەڵات هەڵسان ئەم دروشمەیان لە بانگەشەکانی خۆیاندا بەکارهێنا واتە دەسەڵات جگە لەوەی کردەیی خۆی پیشان بدات زیاتر ئاماژە بە ئۆپۆزیسیۆن دەدات و هەوڵ دەدات ئەمانە هەموو بە شتێکی خراپ وێنە بکات کاتێک سەیری هەڵبژاردنەکانی ڕابردوو دەکەین ڕەجەب تایب ئەردوغان بە پرۆژەکانیەوە بەو کارانە و بەو بەڵێنانەیەوە لە ڕۆژەفدا بوو بەڵام ئەمڕۆ لەسەر دروشمێکی دیلێکی ئیمە مۆغڵوەوە لە ڕۆژەفدایە و لە بانگەشەدا بەکاردێنێت ینی مناقەشەی هەڵبژاردنەکان بابەتێکی دیکە کە زۆر گرنگە ئەویش بابەتی ئێکۆنۆمیە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر ئابووری بوو لە تورکیا دەزانی کە زام دروست بوو بۆ معاشی نزیکەی 700,000 کارمەند و فریا گوزار بابەتی ئابووری چۆن کاریگەری لەسەر دەنگی دەنگدێران دەکات ئەوە خاڵێکی گرنگە بۆ چونتان لەو بارەیەوە چی لە ڕاستیدا کاتێک سەیری داهاتوو بکەین ئەو قەیرانە ئابووری کە ئێستا هەیە هۆکارەکەی دەسەڵاتە وەک ئەوە وایە دەسەڵات مامەڵە دەکاتکەوە چەند ساڵێکە و 20 ساڵ زیاترە خۆی بەڕێبڕایەتی نەی کردووە و دەسەڵاتداری ئەم وڵاتەی نەکردووە و هەوڵ دەدات ئەمە بەلاوە بنێت لێرەدا دەبێت ئاماژە بەو ڕاستش بکەین ئەردوغان سەرکردەیەکی باشە دەکرێت پێویستە ئەمە قبول بکەین چونکە دەسەڵاتێک کە ماوەی 20 ساڵە لە تورکیایە ئەمە شتێک نییەکەوە هەموو سەرکردەیەک بتوانێت ئەنجامی بدات سەرڕای ئەو قەیرانە ئابووریەی لە ڕاپرسیەکاندا تەنانەت سەرڕای هەموو ئەم قەیرانەدا ئەک پارتی یەکەمی ڕاپرسیەکانە پێویستە مخالەفەت و ئۆپۆزیسیۆن بیر لەوە بکاتەوە و بە ڕژدیەوە بیر لێ بکاتەوە ئاماژە هەموو ئاماژەکان بەوە دەدرێن کەوا لەم ماوە کۆتاییەدا لە ڕووی ئابووریەوە ئابووریش نەیتوانیوە بە شێوەیەکی ڕەها ئەردۆغان بڕوخێنێت گەر وابوو بە پێ ئەوەی ئۆپۆزیسیۆن شتێکی زۆر گەورە بکات تەنانەت بە ڕێڕەوی ئاسایی خۆی ئەردۆغان دەیدۆڕاند دەسەڵات بە بەردەوامی ڕخنە لە ئۆپۆزیسیۆن دەگرێت کە دەستی لە نێو دەستی ڕێکخراوە تیرۆریستیەکان ناوە و پەکەکە پشتیوانیان دەکا لە لایەکی دیکەوە کەمال کلژداروغڵو لە نوێترین لێدوانیدا ئەمەی گوتگوتی پەکەکە پشتیوانی ئێمە دەکا دەڵێ دەنگیان پێ بدەن بەڵام ئەگەر عقلی خۆتان بەکار بێنن ئەمە بۆ ئێمە زۆر خراپە ئەمە گەمەیەکی دەسەڵاتە بۆ چونتان لەو بارەیەوە چییە؟ دەسەڵات لە گۆڕەپانی بانگەشەکەدا کاتێک بانگەشەی خۆی ئاماژەی پێدەدا باز لە هاوڕگەزخوازی و هەموو بانگەشەکانی خۆی لەسەر بانگەزەخوازی و دژمنایەتی کوردەوە بنیاتی ناوە لە گرتەیەکدا ئاماژە بەوە دراوە لە کە لە بانگەشەکانی هەڵبژاردنیشدا ئاماژەی پێدرا بوو ئەم گرتەیە ساتی چارەسەرکردنی کێشەی کورد بوو ئەو کات واتە ساڵی بەر لە ساڵی 2015 بوو قەرەیلان لەوێ سەپڵە لێدەدات و ئەمە لەلایەن دەسەڵاتەوە پیشان دەدرێت و بێگومان ئەمە عەجزێتی دەسەڵاتە و زانیاریەکی هەڵەیە ئەگەر بێت و سکاڵا یاسایی لەم بارەی ئۆتۆمار بکرێت ئەمە وەکو تۆمەتێکە چونکە شتێکی وەها لە ئارادا نییە ئەم گرتەیە هی ئەو کاتەیە لە ڕووی بنەما یاساییەکانەوە بێگومان ئەمە تاوانە بەڵام لە تورکیا شتێک نەماوە بە ناوی ماف و یاسا بۆیە دەسەڵات دەتوانێت بە شێوەیەکی ئاسان ئەم شتانە بڵاو بکاتەوە کەمال کلژداروغڵو گوتی تۆماری دەنگی و ڤیدیۆی مۆنتاژکرا و لەسەر من ڕەنگە بڵاو بکرێنەوە کە پەیوەندیم لەگەڵ پەکە هەیە ئەمڕۆژ لە ئادیەمان ئەردۆغان گوتی کە تۆماری دەڵێن مۆنتاژن بەڵام ڕاستەقینەن ئەمە دەکرێت ببێ بە بابەتی هەڵبژاردن یا بانگەشە لە ڕاستیدا ئەو گرتانێکەوە پێشتر ئاماژەم پێدا گرتەکان بڵاو کراونەتەوە بەڵام نازانین بەیانی چیمان بۆ بڵاو دەکەنەوە بۆمان بڵاو دەکرێتەوە و دەیبینین کاتێک ئەو دەنگدەرانێکەوە من باوەڕم وایە کە دەنگدەر بە تایبەتی ئەوانەی کە سۆشیال میدیا بەکاردێنن کاریگەریان لەسەر نابێت ئەم گرتانە چونکە ئەمانە لەگەڵ نزیکبوونەوەی لە هەڵبژاردن
چەند شتێکن کەوا کە سوودی بۆ دەسەڵات هەیە و لەوانەیە کاریگەری بەسەر کۆمەلگا هەبێت لە بەرامبەر ئەمەدا پێویستە ئاماژە بەو بدرێت کە ئۆپۆزیسیۆن چی دەکات و چۆن چی دەکاتەوە یکەمەوە زۆر بە کورتی وەڵامم بدەوە چوونەتە ئێوە زۆر چوونەتە هەرێمەکانی ئاردهەشت بوومە لەرزە پێشتر لە زۆربەی ناوچەکان ئاکەپا ئەردۆغان یەکەمیان بەدەستێناوە پێت وایە کە لە دوای بوومە لەرزە کاریگەری لەسەر دەنگ دێرانی و ناوچەیە بوو بێ دەمەوێت بەم شێوێ ئاماژەی پێ بدەم من زیاتر لە پارێزگای هەتای بووم سەردانی کاتێک سەردانی مەڵاتیە و ئەنتەب ئەوانە دەکەین ئەمانە وەکو قەڵای ئاک پارتی وانە کاتێک لە ڕۆژەکان یەکەمدا لەوانەیە ئاک پارتی دەنجی لەدەستدا بێت بەڵام دواتر خۆی کۆ کردوەتەوە و کاریگەری خۆی پیشانداوە و ئەم دۆخەی بەلاوە ناوە دوای مانگێک ئەگەر هاتو دوای مانگێک لە بوومەلەرزەکان سندوقەکان دانرابن دەنجی لەدەست دەدا ئاک پارتی سارە ڕۆژنامەوان زۆر سپاس کە لەگەڵ ماوە Teşekkür ederim. ڕیجای دەرس